بڕگەی یەکەمی یان تەوەرەی یەکەمی بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بریتیە لە مەترسی بە بیابانبوون لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان کە چەند ڕۆژێک پێش ئێستا سەرپەرشتیاری با بڵێن بەڕێوەبەری دەستەی ژینگەی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە لە هەرێمی کوردستان چەند ناوچەیەک لەژێر مەترسی بوون بە بیاباندان. بوون بە بیابان چییە؟ بۆ ڕوودەدات زەرەر و زیانەکانی چین و مەترسیەکانی چین بەڕاست هەرێمی کوردستان بەرەو بە بیابانبوون دەچێت یان نا؟ ئەم تەورەیە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کارزان عەبدوڵڵا پسپۆڕی ژینگە کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵماندایە. دکتۆر سڵاوی خوات لەبێت ئەم کاتت باش لەوە دەست پێ بکەین ئێمە کاتی خۆی یان با بڵێن هەر باسی بیابان کرابێ بیابانی وڵاتانی عەرەبی و ئەو سەحرا گەورانەمان هاتوتەوە پێش چاو. ئایا ئەم وشەی بە بیابانبوونەکە باسەکرێت بۆ ناوچێکی وەکو هەرێمی کوردستان؟ ئایا بە بیابانبوون چییە؟ چاوەڕێ بکەین بەشێک لە هەرێمی کوردستان لە خاکی هەرێمی کوردستان ببێتە بیابان و لم و هیچ جۆرە سەوزایی و هیچ جۆرە بەروبوومێکی کوشت و کاڵی لێ نەبێت؟ سڵاوتان لێ بەیانیتان باش. تەوەرێکی زۆر باشە بە پرسیارێکی باش دەست پێ کرد. طبعاً بە بیابانبوون یەکێکە لەو دیاردانەی کە تایبەت نییە بە کوردستان و عێراقەوە، بەڕاستی لە هەندێک شوێنی دنیا بووەتە کێشەیەکی گەورە، بووەتە مەسەلەیەک ئێستا قسە و باسی لەسەر دەکرێت، بووەتە بابەتێک ئێستا بووەتە خەمی وڵاتان زۆر گرنگی پێدەدەن. ئەتوانم بڵێم زۆر بە کورتی بۆ ئەوەی بینەران بە زمانێکی سادە حاڵی ببن بیابانبوون بریتیە لە نەمانی دارستانەکان و ڕووتانەوەی دارستانەکان بۆ زەویەکی ڕووتەڵە، زەویەکی بێڕۆح، زەویەکی بێجان کە بەرەبەرە بە مروری زەمن سەوزایی تێدا نەڕوێت، لە دارستانێکەوە بگەڕێتەوە بۆ شوێنێک کە نامۆ بێ بە شینایی بە سەوزایی بە دار و درەخت. ئەمە پێ دەوترێ بیابانبوون. ئەم بە بیابانبوونە طبعاً یەکێکە لە دەرهاویشتە زۆر زەقەکانی گۆڕانی کەشوهەوا. ئێستا لە دنیادا زۆر ئەو بابەتە هەیە، زۆر وڵاتان گرنگی زۆر بە دارستانەکانیان دەدەن، چونکە ڕاستی داتاکان ئەگەر لە دواییدا لە ناو پرسیارەکانتانە هەبێ ڕوونیکەینەوە زیاتر، داتاکان مەترسیدارن بەرامبەر بە بیابانەکان، بەرامبەر بە زۆربوونی بیابانەکان، بەرامبەر بە نەمانی بەرەبەرەی دارستانەکان. طبعاً یەکێکە لەو دیاردانەی کە لە کتوپڕا ڕوونادات، زەمەنی دەوێ، کاتی دەوێ، وە کۆمەڵێک هۆکار و فاکتەر هەیە کار دەکاتە سەری. کەواتە کە دکتۆر کوردستان لەکوێی ئەم بە بیابانبوونەیە بە بیابانبوونەدایە و بە تایبەتیش کام ناوچانن کە مەترسی زیاتریان لەسەرە؟ طبعاً ئەتوانم بڵێم ئێمە وەکو وڵات، وەکو عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی ئەگەر باسی کوردستان بکەین، بەو ڕێژەیەی کە لە عێراق هەیە لە کوردستاندا نییە بە بیابانبوون. بەڵام ئەمە نەیانی ئەوەی ئێمە پاڵی لێ دەینەوە و لە مەترسیەکانی، لە هۆکارەکانی، لەو ڕێگایانەی کە ئامان بەنە سەر بە بیابانبوون پشتوێنی لێ شلکەین. نەخێر، گۆڕانی کەشوهەوا یەکێکە لەو دیاردە زەقانەی کە ڕوبەڕووی دنیا بووەتەوە و ئێمەش وەکو وڵات، وەکو عێراق پشکی شێری ئەوەمان بەردەکەوێت. بۆچی پشکی شێرمان بەردەکەوێت؟ لەبەرەوەی وڵات بە یەکێک لەو عێراق بە یەکێک لەو وڵاتانە ئەژمار دەکرێت کە وڵاتێکی وشکیان نیمچە وشکە، یعنی بەرەبەرە کێشەی ئاومان بۆ دروست دەبێت، کە کێشەی ئاومان بۆ دروست دەبێت وشکە ساڵی دروست دەبێت، کە وشکە ساڵی دروست دەبێت پەنا دەبرێتە بەر ئەوەی کە دارستانەکانمان بەرەو لە ناوچوون بچن، چۆنەڵی ئاگر کەوتنەوە و بڕینی دارستانەکان. ئەمانە دوو هۆکارن کە شوێنێک بەرەو بە بیابانبوون بەرن. بەڵام بێمەوە سەر ناوەڕۆکی پرسیارەکەت، ئێمە تقریبەن تۆزێک هەنگاوێک با بڵێم دوورین لەوەی کە ڕوبەڕووی دیاردەکە ببینەوە بە شێوەیەکی سەخت. بەڵام وەک گوتم لە بەردەستمانایە، ئەگەر ڕێگر نەبین لەو هۆکارانەی کە دەبنە هۆی بیابانبوون، بەڕاستی لە چەندەی داهاتووە ئەو گرفتەش یەخی ئێمە دەگرێت و کاریگەریەکانی زۆر خراپن لەسەر ژینگە و لەسەر ئاو و لەسەر خاک و لەسەر هەوا و لەسەر ئابووری و لێکەوتی کۆمەڵایەتیشی دەبێ. زۆر باشە کاک دکتۆر، کەواتە
ینی کە دەوترێت ناوچەیەک بەرەو بە بیابان بوون دەڕوات یان بە بیابان بووە پێشتر ئەم ناوچەیەک بوو لە ڕووی ئاو و سەوزایی و کوشت و کاڵ و دار و درەخت و سەوزاییەوە با بڵین هەی بووە بەڵام وردە وردە کە ئەمانەی لێ لا ئەچێوە ئەم زەویە ئەو ناوچێ ناتوانێت بەروبوومی کوشت و کاڵی پێشکەشکە و ناتوانێت سەوزایی و دار و درەخت و ئاو و ئاوەدانی لێبێ بە بیابان بوونە بێ دەوە تێگەیشتین با بێ مەسەرەوەی گرنگترین هۆکارەکان چین یعنی ئەگەر بە خاڵ بیان بژمێرین لە ڕووی زانستیەوە گرنگترین ئەو هۆکارانە چین کە ناوچەیەک با بڵین شوێنێک کە پێشتر بەروبوومی کوشت و کاڵ و سەوزای و دار و درەختی هەبووە بەرەو بە بیابان بوونەچێت چی ئەو هۆکار و فاکتەرانە چین وا لەم ناوچەیە کە ژینگەکەی بگۆڕێ لە ژینگەیەکی بەرەمهێنەوە بۆ ژینگەیەکی بەرەو بە بیابان بوون چوون. طبعا یەکێک لە هۆکارە زۆر گرنگەکان کە ئەمە ڕوو دەدا مەسلەی گۆڕانی ڕژێمی ژینگەییە ئەمە ڕەنگە قورس بێ بینەران تێبگەن بۆی زۆر سادەی کەمەوە ڕژێمی ژینگەیی کاتێک کە ژینگە لە شوێنێک پێ دەوترێت ژینگەیەکی تەندروست کۆمەڵی پێکاتەی نازیندوو هەیە کۆمەڵێک پێکاتەی زیندوو هەیە وەکو ڕووەکەکان وەکو زیندەوەران پێکاتە نازیندوەکانیش وەکو خاک و ئاو و هەوا و خۆراکە مادەکەن ئەمانە هەمویان پێکەوە ڕژێمێک دروست دەکەن پێی دەوترێت ڕژێمی ژینگەیی دارستانێک کە ئاوێکە ڕژێمێکی زۆر تەندروست و جوانە بە نەمانی یەکێک لە پێکهاتە ڕئیسیەکانی ئەم ڕژێمە بەرەبەرە ژینگەکە تێک دەچێت بۆ نمونە با ئێمە لەبەرەوەی بابەتەکەمان لەسەر دارستان و بە بیابان بوونە بە چڕیکەینەوە لەسەر ئەم مەسەلە بۆ نمونە لە دارستانێکە کۆمەڵێک زیندەوەر کۆمەڵێک ڕژێمێکی ژینگەیی جوان گژوگیایەک و هەروەها پێکاتە نازیندوەکان وەکو خاک و ئاو و هەوا ئەمە هەن بە هەمویان و دارستانێکیان دروست کردووە کاتێک یەکێک لەم بنەمایانە یەکێک لەم ئەساسیاتانە ون دەبێ ئیتر بەرەبەرە ئەو ڕژێمە تێک دەچێت کە تێک دەچێت بەرەو نەمان و فەوتان دەبێت فەوتانی دارستانە گیانی بیابان بوون با من نمونەیەکی زۆر بچووک بێنمەوە کە لە سەدەیەک پێش ئێستا سەدە و نیوێک پێش ئێستا کە لە ئەمریکا ڕووی داوە سەیری کە بە نەمانی یەکێک لە بنەماکانی چۆن دارستانێکی چڕوپڕ گەڕاوەتەوە بۆ دەشتێکی کاکی بەکاکی کە زەحمەت بووە شینایی تێدا ببیندێ لە ساڵەکانی کۆتایی سەدەی 19دا شوێنێکی زۆر بەناوبانگ هەیە لە ئەمریکا پێی دەوترێت یەلۆستۆن یەکێکە لە پارکە نیشتیمانیەکان ئەتوانم بڵێم یەکەمین پارکی نیشتیمانی و سەوزاییەکی گەورە و ئیزدیحام لە زیندەوەران و چڕوپڕ لە دارستان دروست بوو بۆتە پارکێکی نیشتیمانی گەورە بە هەموو ڕەگەزە تایبەتەکانی ئیکۆلۆژی و ژینگە کاتێک کە ئەو کاتە بۆ نمونە ڕێژەی گورگ ڕێژێکی ساندار بووە لەو دارستانەدا بەڵام بتەوێ و نەتەوێ کاتێک ئەم زیندەوەرە دڕندانە هەن کە گۆشتخۆرن لەسەر کۆمەڵێک زیندەوەری گیاخۆر دەژین یەکێک لە گوندەکانی نزیکی ئەو پارکە نیشتیمانیە کەسێک بووە جوتیارێکە بووە هەندێک مەڕووماڵاتی بەخێو کردووە گورگەکان بێزاری کردوون شەوانە بۆ نمونە چەند مەڕووماڵاتێکی خوراوە ئەم شکایەتی بردووەتە لای ویلایەت لای والی یەکێک لە ویلایەتەکان ئەو ویلایەتانی کە پارکی یەلۆستۆنی تێدایە سکاڵای ئەوەی کردووە کە پێویستە ڕێژەی ئەم گورگانە کەم بکرێتەوە بەس سەرنج بن کاتێک کە ئەم سکاڵایی وەرگیراوە ئەو کاتە ڕەنگە ئاستی هۆشیاری ژینگەیی و ئاستی زانست و زانستی ئیکۆلۆژی ئەوەندە باڵای نەکردبێ لەبەرەوەی بەگوێیان کردووە هەوڵیان داوە گورگەکان کەمکەنەوە ڕێژەی گورگەکانیان بە ژمارەیەکی بەرچاو کەم کردووەتەوە ئەمە کاتێک کە ڕێژەی ئەم زیندەوەرە لەو ژینگەدا لەو دارستانە چڕەدا کەم کراوەتەوە طبعاً بەخشیشیان داوە بەوەی کە گورگ بکوژێ باشە کە گورگەکانیان کوشتووە ڕێژەیان کەم بووەتەوە ڕێژەی ئاسک زۆر بووە تابن کە گورگ نەما ڕێژەی ئاسک زۆرە بێ کەس نییە بیان خواتاوەکو هاوسەنگی ژینگەکە ڕابگیرێ ئەو کاتە ئەوەندە ڕێژەی ئاسکەکە زۆر بووە سەوزایی لەو شوێنە نەماوە کە سەوزایی نەما بە پیتی خاک نامێنێ کە بە پیتی خاک نەما دارەکان دارە گەورەکان بەرەبەرە ڕۆحیان تێدا نامێنێ وشک دەبن کە وشک بوون دەیانەوێ هەڵبەنەوە ڕێژەی ئاسکەکان زۆرن دەڕۆن ئەوان گیاخۆرن دەڕۆن ئەو وەچە تازانە دەخۆن تەسەور کە لە ماوەی 85 ساڵە ئەو
دارستانە چڕە بۆتە بیابانێکی کاکی بەکاکی کە ئەم ساڵ لە سەدەی 20دا دراسێکی قوڵیان کردووە بینیویانە هۆکارە ڕئیسیەکە گەڕاوەتەوە بۆ نەمانی گورگەکان بۆ کۆتایەکانی سەدەی 19 سەیریکە گورگەکان لە ڕژێمێکی ژینگە کە ئەو ڕژێمەیان ڕاگرتووە بووەتە هۆی ئەوەی کە دارستانێکی گەورە ڕژێمێکی ژینگەی گەورە بگۆڕێ بۆ بیابانێکی کاکی بەکاکی هیچ ڕۆحێک و ژیانێکی تێدا نەماوە بۆی ئێمە بگەڕێنەوە بۆ پرسیارەکەت بڵێ بە یەکەمین هۆکار نەمانی یەکێک لە ڕەگەزەکانە کاتێک بە پیتی خاک نامێنێ دارستانی تر توانای ئەوەی نامێنێ بە پێوە بوەستێ لەبەرەوەی وشک دەبێت کاتێک کە خاکێک بە ڕەگەزە بە بوونی کۆمەڵێک وردە زیندەوەر خاکێک زیندووە کاتێک ئەم وردە زیندەوەرە نامێنێ ئەتوانم بڵێم دارستانەکە بەرەبەرە بە مروری زەمن بەرەو لە ناوچوون دەبێت کاتێک یەکێک لە زیندەوەرەکان نامێنێ چۆلەکەیەک نامێنێ جۆری کرمێک نامێنێ بەکتریایەک نامێنێ چوزانم یەکێک لە ڕژێمەکان نامێنێ ئەو کاتە کارەکاتە سەر پێکهاتە نازیندوەکانی ژینگەکە کە خاک و ئاو هەوایە ئەم پێکهاتە نازیندوانەش پەکی دەکەوێ ئیتر نابێتە هۆی پاڵپشتی سەوزاییەکە بەمە بەرەبەرە سەوزاییەکە نامێنێ ئەم هۆکارە چییە وا دەکا کە یەکێک لە بنەما ڕئیسیەکانی ژینگەکە نەمێنێ هۆکاری گۆڕانی کەشوهەوایەکە ئێستا بەرەوکی دنیای گرتووەتەوە باش هەمیشە ئەبیستین کاڵە ژینگە ژیانە بەڵام بەداخەوە لە وڵاتانێکی وەکو وڵاتی ئێمە بەهۆی ئەو سیراعە سیاسی و بارودۆخەی کەتیایەتی ئاخرش ڕەنگە بیرمان لای ژینگەمان بێت کەواتە با بزانین مەترسیەکانی چی ئەگەر کەسێک تا ئێستا لە مەترسیەکانی بە بیابابوون تێنەگەیشت بێت کەواتە بزانین ئەمە چ مەترسیەکمان بۆ سەر دروستەکات ڕاستی مەسلەی مەترسیەکانی بە بیابانبوون کاتێک کە دارستانێک نامێنێ کارەساتێکی گەورە لە شوێنێکا ڕوودەدا من ئەتوانم بڵێم قازانجەکان یان ئیسفادەکان سوودەکانی دارستانێک کە باس بکەم بە نەمانی دارستانەکە و سوودانە نامێنێ ینی ئیدی ژیان نامێنێ بۆ نمونە بابێنەوە سەر وڵاتی خۆمان ینی بە خۆشحاڵیەوە ئەڵێم تاوکو ئەم کاتی ئێمە قسە دەکەین ناڵێم مەترسیەکە نییە لە هەندێک شوێنی گەرم بە تایبەتی منطقە گەرمیانەکان لە کوردستاندا مەترسیەکە خەریکە زیاتر یەخەی گرتوون بەڵام کوێستانەکان کەمتر بەس بە شێوەیەکی گشتی مەترسیەکە لەبەر دەرگایە بۆ نمونە من ئەم دارستانی کە ئێستا هەمانە دارستانی بەڕوو لە کوردستاندا ئەتوانم بڵێم لە 98 دارستانە سروشتەکانمان لە داری بەڕوو پێکاتوە جا وەرە بەڕوو قازانجێکی گەورەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ژینگەیی و ئەو شتانەی هەبووە ینی ڕۆژانێک تاکە پشتوپەنای ئێمە و ئەو شۆڕشانەی کە کراون یەک لە دوای یەکان لە کوردستان ئەم داربەڕوانە بوون ئێستا خەریکە داربەڕۆکانمان بەرەو لە ناوچوون دەچن لە خەریکە ئەویش بەهۆی چیەوە بەهۆی مەسلەی گۆڕانی کەشوهەواوە بەهۆی مەسلەی ڕێز لە نەگرتنیانەوە بەهۆی مەسلەی بڕینەوەیانەوە بەهۆی مەسلەی گڕگرتنیانەوە ئەمانە هەمووی کۆمەڵێک هۆکارن ئەم دارستانە سروشتیانی ئێمە خەریکە لە دەسەدەن ئەگەر فریانەکەوین ئەگەر هۆشیارێکی گەورە بڵاو نەکەینەوە بەڕاستی مەترسێکی گەورە یەخەمان دەگرێت جاوت زەرەرەکانی چین زەرەرەکانی ئەوەیە کە یەکێک لە بنەما ڕئیسیەکان و بوونی دارستان شێڵتەرێکی گەورەیە بۆ زیندەوەرەکانی تر کاتێک کە دارستان نامێنێ کاکە زیندەوەرەکانی تر نامێنێ ینی هەمە چەشنی زیندەوەران نامێنێ هەمە چەشنی زیندەوەران نەمێنێ ینی ژینگەکە وێران دەبێت تەنانەت کاریگەریەکی زۆر ڕاستەوخۆ لەسەر مرۆڤ دروست دەکا هەوای پاک نامێنێ ئاوی پاک نامێنێ خاکی پاک نامێنێ کە ئەمانەش پاک نەما خۆراکمان ئاسایشی خۆراک ئەکەوێتە مەترسیەکی گەورەوە کە بوویە مەترسیەکی گەورە و کاتێ ئێمەش تووشی کێشەیەکی گەورە دەبین ناچار پەنا دەبینە بەر کۆچکردنیش کارەساتێکی گەورەیە کە یەکێک لە دەرهاویشتە زۆر ڕئیسیەکانی بیابان بوونە بەڵێ کاک دکتۆر ینی ئەو ویلایەتی جەنابەت باست کرد کاتێک گورگەکان نەماوە بەهۆی داوای ئەو شوانەوە یا ئەو جوتیارەوە کە مەڕوو ماڵاتەکەی خوراوە ئەوگەر کوردە حیاتەکە لەوێ بواە ئەوەنە ڕاوی ئاسکێ کرد ئاسکەکانی ژۆنە زۆر نابوون و ئەو هەموو گژ و جیایە بخۆن و ئیتر ئەو بابەتەش ڕووی نادا با بێمە سەر پرسیارێکی دیکە دکتۆر نیشانەکانی بوون بە بیابان چیان ئێستا کە دەستەی ژینگەی هەرێمی کوردستان ئەڵێ چەند ناوچەیەک لە هەرێمی کوردستان سێ ناوچەی دەستنیشان کردووە ئەڵێ مەترسیان با بڵێن وەک جەنابەت فەرموود مەترسی بوون بە بیابان لەبەر دەرگایانایە بە نیشانەکان چین ناوچەیەک لە ناوچەیەکی با بڵێن ئاوەدان و سەوزایی و ژینگەیەکی ستانداردەوە
ببێتە بیابان و بە بیابان بوون بچێت نیشانەکانی چین؟ طبعا ببیابان بوون یەکێک وەک باسم کرد یەکێک لە ڕەگەزە ڕئیسیەکان کە نەمێنێ بۆ نمونە ئەو ڕەگەزە ڕئیسی کە خەریکە بەرۆکی ئێمەی کردو و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر نەمانی دارستانەکان و شینایی لە کوردستانە هەیە مەسەلەی کەمبوونەوەی ئاوە. حەزەکەم لێرە هەڵوێستەیەک بکەم بەڕاستی ئێمە ئەو سەرچاوە ئاویانی کە هەمانە ئەو سەرچاوە ئاویانی کە لە کوردستانە هەیە یان ئەوە تا وەکو سەرچاوە زۆرینیان لە وڵاتێکی ترەوە دێن یان ئەوە تا مەسلەی بارانبارینە مەسلە لە ئاسمانەوەدا ئابارێ کاتێک کە وشکە ساڵی دروست دەبێت بەهۆی گۆڕانی کەشوهەوا ئەوەی ئاسمانمان لێ دەگیرێتەوە بە ڕێژەی پێویست نابارێ ئەوەی زەویش کە هەیە ئێمە زۆرینەمان ئەبێت چاومان لە وڵاتێکی دراوسێەوە بێ بۆ ئەوەی ئاوەکەمان لێ نەگرێتەوە. بۆیە ئەمەوێت لەسەر ئەم قەزیە بوەستم بەڕاستی مەسلەی ئەو ئاوانەی کە لە وڵاتێکی ترەوە دێن کاریگەری زۆر ڕاستەوخۆی لەسەر بە بیابان بوون هەیە لە وڵاتی ئێمە. ئەو ئاوانەش ئەو وڵاتەی بۆ نمونە ئێمە با زیاتر ناوەکان بڵێن ئێمە لە وڵاتی ئێران لە وڵاتی تورکیاوە زۆربینەی سەرچاوەکانی ئاوی ئێمە لەو دوو وڵاتەوەی بە تایبەتی لە وڵاتی ئێرانەوە. ئێستا وڵاتی ئێران دەستی گرتووە بە گرتنەوەی ئاوەکان دەستی کردو بە دروستکردنی بەنداوی گەورە بۆ ئەوەی ئەو ئاوەمان لێ بگرێتەوە. ئەمە لە ڕووی یاسا نێودەوڵەتیەکانەوە کە لە ساڵی لە تەموزی 1968 دانرا تایبەت بەو ئاوانەی کە سنوور دەبەزێنن ئەوان مافی ئەوەیان نییە دەست بدەنە ئەو ئاوە چ لە ڕووی بڕەوە گرتنەوە و بەردانەوەی چ لە ڕووی کوالیتیەوە پیسکردن و پاکردنی بەڵام بەداخەوە ئەوان کە کاتێک سەیر دەکەن ئێمە لە وڵاتێکا دەژین سیادەمان نییە کە سیادەمان نەبوو ئەوان وەکو وەرەقەیەک بەکاری دێنن بۆ ئەوەی ئێمە بەپێی ئەجێندای ئەوانی شەکەین هەر وەکو ئێستا کە حالیان ئەم سەردەمەی ئەم قسە ئەم کاتێک کە ئێمە قسەی تێدا دەکەین ئەبینی بەنداوی گەورە چ لە ڕووی تورکیاوە چ لە ڕووی ئێرانەوە وەکو ڕووباری سیروان و یانزەی بچووک لە ڕووی بتوێن و پشدەرەوە وا بەنداوی گەورە دروست دەکەن ئەبینی جوتیارەکانمان ئەبینین ئەو دارستانانەی کە لەوێ هەن سەرچاوەی سەرەکیان ئەو ئاوەیە و ئاوەکە وشک دەبێت کە بە بێ ئاویش هیچ دارستانێک شین نابێت کاتێک لە ئاسمانەوە وشکە ساڵیە و ئاو نایەت و هەروەها لە زەویشەوە ئاوەکانمان لێ بگیرێتەوە ئیدی دارستانی فەقیر ینی ئەوە یەکێکە لە نیشانە زۆر ڕئیسەکانی ئەم گۆڕانی کەشوهەوایە. نیشانەیەکی تر مەسلەی کاتێکە ئاو کەم بوویەوە و گۆڕانی کەشوهەوا ڕوودا بە پیتی زەوی نامێنێ پلەی گەرمی بەرز دەبێتەوە کە پلەی گەرمی بەرز بوویەوە بەڕێزان ئاگر دروست دەبێت ئەو ئاگرانی کە لە کوردستانە دروست دەبێت بەداخەوە کە دوژمنێکی سەرەکی و کوژەرێک و لە ناوبەرێکی سەرەکی دارستانەکانی ئێمە هەندێک جار بەدەستی مرۆڤ ڕوونادە ڕاستە هەندێک جار بەهۆی بۆمبارانکردنەوە بەهۆی بە ئەنقەس کەسێک ئاگری پێوەنێ بەس هەندێک جار بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرماوە دروست دەبێت ئەو ئاگرانە کاتێک کە پلەی گەرمی زۆر بەرز دەبێتەوە لە شوێنەکە پوش و پەڵاشێکی زۆر و گاز دروست دەبێت ئاگر دروست دەبێت کە ئەم ئاگرە دروست بوو ڕێژێکی زۆر لە ناو دەبێت بەڵام هۆکارە ڕئیسەکەی بۆ ئەوە دەگەڕێنەوە کە پلەی گەرمی بەرز دەبێتەوە کەشوهەوا دەگۆڕێ ئەمەش تەبعاً کۆمەڵێک ڕێوشوێنی هەیە چ لە ڕووی تاکەوە چ لە ڕووی کۆمەڵەوە چ لە ڕووی حکوومەتەوە چ لە ڕووی سێکتەرەکانی کەرتی تایبەت و گشتیەوە پێویستە هەمومان بە یەک دەست لێنەوین بۆ ئەوەی نەیەڵین ئەو دیاردەیە بەرفراوانتر بێت چونکە بەرفراوان بێ پشکی هەمومان دەگرێتەوە زەرەرە ژینگەیەکان ڕەش و سپی ناخوێنەوە ژەرەرە زینگەیەکان ئێرە و ئەوێ ناخوێنەوە نە سنوورێکەیە بۆ ژینگە لە شوێنێکا کاتێککە دارێک دەبڕێتەوە زەرەرەکەی ڕەنگە لە شوێنێکی ترا ڕوو بدە هەمومان دەبینە قوربانی ئەو مەسەلەی بە بیابان بوونە. دکتۆر کارزاد هیچ ئامارێکی جیهانی هەیە یاخود گەر لە عێراقیشە ئەم ئابارانە هەبێ بەناشکوری نەبێت لە کوردستان بڕوان ناکەم زۆر کار لەسەر ئەم بابەتە کرابیان بۆ پێی کەوتت مەترسی زۆر لەسەر کوردستان نییە ئەو ئێمە بینیمانیانی لە ناوچەکانی عێراقا بە نمونە دیجلە و فورات ئاوەکەی کەمی کرد چەندین زیندە وەرگیانیان لە دەسدا و ئیتر یعنی ئەمانە هەمووی مەترسێکن بۆ سەر ژینگە گەر ئامارێک هەبێ بەڕاستی چۆنە و بیا ڕێژەکان باز لە چەندێکی بە بیابان دەکەن لە جیهاندا. دەست خۆش بێ پرسیارێکە لە جێ خۆی بوو وەڵا ئامارەکان توانم بڵێم تۆقێنەرن لەبەرەوە ڕاستە بۆ کوردستان بە تایبەتی ئەم بەشە کوێستانیانەی کە هەن بە جۆرێکی کەمتر نیشانەکانی دەرکەوت بێ بە جۆرێکی کەمتر دیار دەکە ڕوو بە ڕوومان بێتەوە بەڵام ئێمە ئەبێت دەرز وەربگرین تەنانەت هەر لە کوردستانە لە منتیقە گەرمیانەکانە ساڵانە ڕێژێکی زۆر زەوی ئەتوانم بڵێم ینی لە عێراق ئێستا یەکێک لەو گرفتانی کە ڕوبەڕووی بووتەوە وڵاتی عێراق وەکو وڵات باس دەکەم مەسەلەی بە بیابان بوونە ڕێژەی بە بیابان
فراوانبوونەکانمان ساڵانە لە 100 زیاد دەبێت ئەمە کارەساتێکی گەورەیە ئەمە ڕقمێکی ترسناکە بێ ئەم ڕقەمە ڕامان شڵەکێنێ ئێمە وەکو کورد پێویستە ڕاستە ئەگەر پشکی گەورەمان ئێستا بەرنەکەوت بێ بەڵام لە 10 ساڵیدا ئایندەدا بێبەرینین لەو مەترسیە پێویستە ئەم داتایە ڕامان شڵەکێنێ فراوانبوونی بیابانەکان پێویستە ڕێیان لێ بگیرێ پێویستە پلانی استراتیژی کورتخایەن و درێژخایەن دابنرێ بۆەوەی ئەوە بەڕاستی ئامارەکان زۆر مەترسیانەیە ڕاستە وەک وتم لە کوردستاندا هێشتا بە تەواوی یەخەی نەگرتوین بەڵام لە عێراقا ڕێژەکە زۆر بەرزە ئەبینی ئەهوارەکان وشکیان کردووە ئاوەکان نەماون بە تەواوی ئەو سیاسەتەی کە وڵاتانی دراوسێ پەیڕەوی دەکەن لە ڕووی ئاوەوە یەخەی گرتوون و جێبەجێیان کردو ڕێژەی ئاو کەم بووەتەوە و دابارینیش کەم بووەتەوە لە شوێنە بیابانەکانە و ڕێژەکە ساڵ بە ساڵ زیاتر دەبێ ئەم ساڵ ئەگەر لە 130 بێ ساڵێک تر لە 135 دو ساڵی تر لە 140 ئەوانە بەرەو سەر دەڕواجا ئەگەر ئەمە وا بڕوا کەواتە لە 50 ساڵی داهاتووە لە 100 ساڵی داهاتووە مەگەر کەسێک سەیری عێراق بکا بڵێ ئەمە لە 200 ساڵ پێش ئێستا وڵات بووە یعنی بە تەواوی خەڵکەکەی تووشی کۆچە بێتەوە مەترسیدارترین کۆچیش ئەو کۆچە ژینگەیانەیە کە دروست دەبێت کاتێکە بنەماکانی ژینگە ئاو و هەوا و خۆراکت نامێنێ پێویستە تۆ ناچار دەبی بۆمانەوە بۆ شەڕکردن بۆ ئەوی بمێنیتەوە کۆچ بکەی کە کۆچیش بکەی وڵاتەکەت بەرەو نەمان دەڕوا ئەم مەترسیەش دیسان هەر لەبەر دەرگایە. کاک دکتۆر باست لە ئەوە کرد کە مەترسیەکی گەورە لە بەر دەرگای هەرێمی کوردستانە بەپێی ئەو داتا و ئامارانەی و ئەو توێژینەوانەی کە کراون جا من لەوە دەپرسم ئایا حکوومەت وەلایانی پەیوەندیدار و دەستەی ژینگە و ڕێکخراوەکان لە بواری ژینگە و پسپۆڕان و شارەزایانی وەکو ئێوەمانان توانراوە خەمێک لەم بابەتە بخورێ یان بەڕاستی ژینگەژ وەک تێک ڕایکایەکانی دیکە لە هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان فرامۆش کراوە تا ئەو کاتی کە ئەکەوینە ئەو واقعەتاڵی کە جەنابەت باست کرد. بۆ ئەم مەسەلەیە طبعاً یەکیشت هەیە لە ژینگەدا بەڕێزان ژینگە هەماهەنگی دەوێت بە یەک سێکتەر ناکرێ بە یەک وەزارەت ناکرێ بە پێویستە هەمومان پێکەوە لە تاکێکەوە بیگرە خێزانەوە کۆمەڵگەوە سێکتەری پەروەردە ژینگە خوێندنی باڵا هەمومان کەواتە سیاست ئەبێ ئێمە سیاسەتی پاراستنی دارستانمان هەبێ بەداخەوە ئەم سیاسەتە لە ئاستێکی زۆر خوارەوە لە کوردستان ئەمە بۆچی دەگەڕێتەوە زانی بۆچی دەگەڕێتەوە لەبەرەوەی ئەوەنە کێشە و مەشاکیلمان هەیە باوەڕکەوەنە کێشە و مەشاکیلی سیاسی و ئابووریمان هەیە کە هەندێکیان ڕەنگە کارەساتە ژینگەیەکیان دروستی بکەن ناتوە نامان پەرژێتە سەرەوە ینی حکوومەت و دەسەڵاتداری حکوومەت دەسەڵاتدارانی حکوومەت نایان پەرژێتە سەرەوەی بزان دارستانێک ماوەیان نەماوەیان ئەگەر بەمانی چی ڕووبدا بە نەمانی چی ڕووبدا کە نەیان پەرژایە سەر ئەوە نازانن نەمانی ئەم دارستانە بێتە هۆی چی نەبێتە نەبووەتە خەم کە نەبووە خەم ئیشیشی بۆ ناکرێت لەبەرەوە بەڕاستی ئێستا لە کوردستانە وەک باسم کرد بۆشایەکی گەورە لە بواری هۆشیاریدا هەیە یەکەم جار هۆشیاری زۆر گرنگە چونکە بڕینەوەی دارستان ڕەنگە ئەگەر حکوومەت سیاسەتێکی بەهێزیشی هەبێ من وەکو تاکێک هۆشیار بم بەرامبەر ئەوە بزانم ئەم دارەکە ئی بڕمۆ چ کارەساتێکی ژینگەیی ڕوودەدات چ وەزعێک دەخولقێنێ لە ئێستا و لە داهاتووشە قازانجی ئەم دارت چییە بۆ من هۆشیار نیم بزانم قازانجی ئەم دارت چییە بۆ من کە بە بڕینەوەی هەموو قازانجەکان بەربەست دەکرێن و نامێنن بۆیە مەسەلەی هۆشیاری زۆر گرنگە هەبێت دووەم وەک باسم کرد بە تەنها هۆشیاری بەس نییە پێویستە سیاسەتی وڵات هەبێ بۆ پاراستنی ژینگە و پێکاتە زیندی و نازیندوەکانی ژینگە چونکە هەمویان پێکەون بە نەمانی یەکێک لەو فەقرەوەکو لەو نمونەی لە ئەمریکا باسم کرد ژینگەکەت بە تەواوی وێران دەبێ ئەمە نەبووەتە خەم ئەسڵەن خەڵک نازانێ بۆ نمونە بوونی پڵنگێک لەو شاخەوە چ قازانجێک و چ زەرێک بە منێکی مرۆڤ ئەگەیەنێ لەم ناو شارەدا کە ئەمەت نەزانی نابێتە خەم ڕەنگە لە هەر شوێنێک بیبینی بیکوژی کە نەبوویە خەم ئیشی بۆ ناکرێت بەڵێ ئێستا لە کوردستانە کەمترین ئاست من ناڵێم لە چاو 20 ساڵی ڕابردووە تا ڕادەیەک باشترە هەنگاوێک باشترە بەڵام بەس نییە ئەمە بۆ بەس نییە لەبەرەوەی گۆڕانکاریەکان خێران بە بیابانبوون خێرایە گۆڕانکاری کەشوهەوا خێرایە وشکە ساڵی خێرایە کارەسات دیاردەکانی تر و گرفتەکانی تری ژینگە خێران ئەبێ زیاتر
لە ئاستی ئەو خێرایی گرفتەکان ئێمە خێرابین بۆ چارەسەرکردنیان و ئەگەر ڕوبەڕوویان دەبینەوە. من ناتوانم بڵێم بوونی کێشەکان لە کوردستانە ڕەنگە ئەو قازانجیان هەبێ کە ڕامان چڵەکێنێ کە عادەتەن ئێمە وا ڕاهاتوین سروشتی دەوڵەتداری و سیاسەتی ئێمە وایە هەتاوکو شتەکە ڕوونەدا ڕووداوەکە ڕاناچڵەکەین ئەوە ئێستا خەریکە ڕووداوەکە ڕوو بدە ئەگەر کێشەکانی تر بهێڵن بەڕاستی پێویستە لایەکی جددی هەموو سێکتەرەکانی حکومی و ناحکومی بە تاک و کۆمەڵەوە بەرەنگاری ئەم مەسەلانە بینەوە کە لە ناویاندا مەسلەی بە بێبان بوونە چونگە کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان هەیە هەتاوکو دەگاتە ئاسایشی خۆراک و تەندروستی مرۆڤ. بەڵێ دکتۆر گەر کۆتایی یا شتێکت ما بە سپاس دەکەین بۆ کاتی بێمت بەخشی. من تەنها ئەوە دەڵێم بەڕاستی وەک باسم کرد لێرە پێویستە هەمومان بە یەک دەست. بۆچی بە یەک دەست؟ لەبەرەوەی زەرەری ژینگەیی بەر هەر هەمومانەکەوێ تەنانەت جاری وا هەیە بەر وڵاتی دراوسێشت دەکەوێت چۆن گرفتێکی ژینگەیی ئەگەر لێرە ڕووبدا یان لە وڵاتێکی ڕووبدا کارەساتەکەی بۆ وڵاتێکی تر دەگوازێتەوە کەواتە پێویستە نەکەر لەسەر ئاستی وڵات و هەرێم و ئەوانە پێویستە هەماهەنگیش دروست بکەین لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی دیالۆگەوە لە بینی وڵاتانی دراوسێت چونکە هەر ساتێک لە وڵاتی دراوسێ کابرا بۆچی لە ئێران بەندا و دروستەکە لەبەرەوەی ڕوبەڕووی کوشکە ساڵی بووەتەوە بەڵام ئەو دەڵێت تا ماڵ وەستا بێ مزگەوت حرامە هەموو ئاوەکەمان لێ دەگرێتەوە بۆ لەبەرەوەی ئێمە سیادەیەکمان نییە ئەکرێ بەهۆی سیاسەتی قسەکردن و ڕێککەوتن ئەم گرفتانە بەرەبەرە چارەسەر بکەین بۆیە لەبەر ئەوە سنوورێک نییە بۆ زیانەکانی ژینگە هەمومان بەرکەوتەی ئەوانین کەواتە پێویستە بە کۆدەنگی ناوخۆیی و دەرەوە بتوانین هێزێک دروستکەین و بەرەنگاری ئەم گرفتە ژینگەیانە ببینەوە. زۆر بەڕێز دکتۆر کارزان عەبدوڵڵا پسپۆڕی ژینگە سپاس بۆی کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە هەڵەبجە لەگەڵمان بووی کاتمان گرتی دەستێ خۆش بێت.